داوا لە بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆر شوان ئادەم ئەیڤەز دەکەین مامۆستا لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بفەرمێت کە ناونیشانی سمپۆزیۆمەکەی پێوەری دادوەری ڕێساپیشەیەکانی ڕاگەیاندن و ڕۆڵی لە ڕووماڵکردنی تاوانەکاندایە. ئەمە دوانی بەڕێز سڵاتان لێبێ جارێکی تر بە خێراتنتانەکەین. معلوم جەنابتانە لە ئێستا میدیاکان بە باش و بە خراپ ڕۆڵێکی گەورە و گرنگیان هەیە بەباری جابیە و بەباری سلبیە. ئێمە ئەمڕۆ بە دەزانقەس ئیژەخین لەسەر لایەنە سلبیەکەی میدیای کوردی کە بەداخەوە هەندێک حاڵەتەیە لە میدیای کوردی یا خەریکە ئەبێتە دیاردا، ئەویش پەلاویشتنی میدیاکانە و میدیاکارانە بۆ چوونە نێو هەواڵەکانی ناو دادگا و تاوانەکان و ئیشکردن لەسەریان و بڵاوکردنەوەیان. ئێمە لە ڕێگەی ئەم بابەتەوە کە پێوەری دادوەری لە نێو ڕێساپیشەیەکانی ڕاگەیاندنمان هەڵژاردووە و ڕۆڵی لە ڕووماڵکردنی تاوانەکاندا باسەکەین. ئەوەی کە مەبەستمە لەم بابەتە بیخینە ڕوو ئیتیک یا ئەوەی کە من تەرجمە کردووە بە ڕێسا مەبەست لێی چییە؟ ئامانجەکانی چین و دواتر قساکەین لەسەر ئیتیکی پیشەیی یا ڕێسا پیشەیەکان و پێوەرەکانی و دواتر شرۆڤەی پێوەری دادوەریەکەین کە مەبەستی سەرەکی بابەتەکەی ئێمەیە و دواتر ئاماژە بە چەند نمونەیە گەکەین لەو نمونانەی کە میدیای کوردی پێشەلی پێوەری دادوەری کردووە و چ کارەساتێکی بەدووە هاتووە. لە سەرەتاتا چەمکی ئیتیک و گرنگەکەی ئیتی خۆتان زانن لە ئێثیکەوە هاتووە کە وشەیەکی ئینگلیزی بە ڕەچڵک لاتینیە بە واتای لە ئیثۆسی یۆنانیەوە هاتووە بە واتای دابوونەری دێ کە ئەمیش بایەک بەلایانی تیۆری و کردەی بە ئاکاریەکان یا مۆراڵ ڤالیوزەیە مۆراڵیش لە مۆریسی لاتینی و هاتووە کە زۆرتر ئیش لەسەر هۆشیاری و هۆشمەندی ئاکاری ژانی ڕۆژانی خەڵکیەکە بەداخەوە لە زمانی کوردیە بە هەڵا لە بەرامبەر وشەی ئیتیکە ڕەوشتیان بەکارێنەوە و لە زمانی عەرەبیە ئەخلاق بەکارێناوە. ئێمە پێمان وایە ئیتیک پەیوەستە بە پیشەیەکی دیاریکراوەوە. ئەگەر بە ڕوونتر قسە بکەین ئیتیک بە بەشی سەرەوەی ناوچی مرۆڤەوە هەیە، واتە پەیوەندی بە لایەنە زایەندی و سێکسیەکەیەوە نییە کە زۆرجار لە زمانی کوردی ئەیبەستنەوە بە لایەنی سێکسیەوە بۆیە زۆرجار وشەی ڕەوش بەکارێنە لە عەرەبیەکە ئەخلاق بەکارێنرێ. ئەوەی ئێمە مەبەستمانە پەیوەستە بە جانبی ویژدانی کەسەکان، پێوەستە بە بیرکردنەوە و تێڕوانین و جۆری بیرکردنەوەیان بۆ ڕەفتار و بۆ کردارەکانە لە ژیانی ڕۆژانەیە. ئیتیک لە ڕووی چەمکەوە بابەتێکی فەلسەفی پڕمشتومڕە لەو لقە معریفانەیە کە بایەک بە خێر و چاک و بەرژەوەندی گشتی دەدا، هەوڵی دانانی ڕەساگەلەگە بۆ ئەوەی دەستنیشانی بکات کە چی باشە، چی خراپە، چی گونجاوە، چی نەگونجاوە و ئەوانش هەڵبەت بەپێی کۆمەڵێک پێوەردانرێ لەسەر کۆمەڵی ئەساس دانرێ. ئێمە زانایەکمان هەیە بە ناوی فرناندۆ ساڤاتار کە زانایەکی ئەڵمانیە، ئەو چوار ئامانجی سەرەکی لە ئیتیک دەستنیشان کردووە کە بەشێکیان ئامانجی فەلسەفیە نمونە بەوە نەتوانێت چاکە بکە بۆ گەیشتن بە چاکە وەکو ڕێزگرتن لە یاسا. بۆ نمونە کاتێک ئێمە سیارەیەکمان پێەیە کە لە ترافیک گڵۆپەکە سەوزە بێ ئینجا ئەڕۆینەکەن سوورە بێ ئەوە سین ئەمە وەکو جۆرێک لە ڕێزگرتن لە یاسا کە بەشێک لە ئیتیکی ئێمە. ئامانجێکی دیکەی ئیتیک ئامانجی ئاینیە. خۆتان زان لە سەرانسەری جیهانە کۆمەڵێک ئاینی جیاوازەیە هەم ئاسمانی هەم زەمینی و پێڕەوکارێکی زۆری هەیە. ئەم زانایە ئەڵێت چاکە بکات چونکە خوا چاکەیە وەکو خۆشەویستیەک بۆ خوداواتە بەرمەبنای ئەوەی کە تۆ ئیلتزامێکی ئاینی دەیە چاکەکەی و ڕەفتارێکی ئیتیکی ئەنوێنی. ئامانجێکی دیکەی ئیتیک مرۆییە، چاکە بکە بۆ بەختەوەربوونە یارمەتی دەدا وەکو خۆخۆشویستنێک. زۆرجار تۆ مەسەلەن ئیشێکەکەی بەرامبەر کەسێک هەزەکەی لە ڕووی وجدانی و مرتاحی کاتەکە شەوانە چیتە سەر جێگاکە یا بەرامبەر ئاوێنەکە ئەوەسی ئەڵێ ئۆخەی ئەمڕۆ ئەوی شەم کرد لە ڕووی نەفسیەوە مرتاح بووم، منان نەمادی نەمعنەوی زۆر ئیسفادەم لێ نەکردووە. ئامانجی سیاسی چاکە بکات چونکە یارمەتی بەختەوەربوونت دەدا لە کۆمەلگایە کە تۆش بەشێکی لەو کۆمەلگایە. بۆ نمونە هەر یەکەمان ڕەنگە هەڵگری ئایدۆلۆژیایەکی سیاسی بێ لە ڕێکخراوێکی سیاسیە بەشدار بێ. ئەم ڕێکخراوە سیاسیە بەرنامەی هەیە، کارنامەی هەیە بۆ چاکردنی دۆخێک، بۆ نمونە بۆ بەرامبەربوونەوەی گەندەڵی کە تۆ ئەندامێکی لەم ڕێکخراوە ئەندامێکی لەم حیزبە سیاسەیە بۆ ئاراستەیە ئەیکەی کە ڕەنگە خۆت بە تەنها نەتوانی ئەم ئامانجە بپێکی بۆی لە چوارچێوەی ڕێکخراوێکی سیاسیە کە هەم کۆمەلگاکەت هەم ڕێکخراوە سیاسەکەشت ڕەنگا بێتە پێشەوە ئیشی بکە. بە شێوەیەکی گشتی ئەم چوار ئامانجەمان هەیە لە ئیتیکا، واتە هەم فەلسەفی هەم ئاینی هەم مرۆیی هەم سیاسی. لە ڕووی فەلسەفیەوە تەبان وەکووتمان ئیتیکێکە لەو بابەتە فەلسەفیانی زۆر قسە و باسی لەسەر کراوە، زۆربەی فەیلسوفەکان ئیشان لەسەر کردووە. دیارترینیان ئیمانوێل کانتی فەیلسوفی ئەڵمانیە. ئەو لە ئیتیکا بۆی ڕەفتارێک بە ئیتیکی بناسێنرێ
وەجیا بکرێتەوە لە ڕفتارێک کەنایەتێکی بێ ئەگەرە بۆ پاڵنەر مۆتیڤی پشت ئەم کاری تۆ ئەیکەی چییە؟ ئەو نمونەمان بەوە ئێنێتەوە کاتێک ئێمە ئیشێگەکەین ئەگەر ئیشەکەمان بەرمەبنای ئەوە بوو کەسێک پێمان بڵێ کوڕی چاکە کچی باشە بۆ یان ئیشەی کردواتە چاوەڕێی پاداشتێکی مادی یا معنەوی بوون ئەوە پێی ناوترێ مۆراڵ ئەکشن پێی ناوترێ چالاکی ئاکاری ئەگەر لەسەر ئەساسی هەست و سۆز و بەزەیی پێداهاتنەوە کردمان ئەوە دیسان پێی ناوترێ چالاکێکی ئاکاری بەڵکو ئەو کاتە چالاکێکی ئاکاریە کە ئێمە لە ناو خۆمانە شعور بە مەسئولیت بکەین هەست بە بەرپرسارەتی بکەین نمونەمان بە پیرەژنێک گوێنێتەوە ئەگەر لەسەر جادەیە بوو ویسمان بیپەڕێنەوە ئەو پەڕی جادەکە ئەگەر لەسەر ئەساسە پەڕاندمانەوە بۆ وەریجادەکە کە سوکارەکەی مەجالیان نییە و پارەیەکی ڕۆژانەیان یاوە بە تۆ تویان بکرێ گرتووە بۆی بیپەڕێنیتەوە ئەو نابێتە چالاکی ئاکاری لەسەر ئەساسی بەزەی پێهاتنەوە ئەوانە بۆ ئەوەش دیسان نابێتە چالاکی ئاکاری بەڵکو ئەبێ ئەم هەستە لە خودی خۆتا وجودی هەبێ هەست بە بەرپرسارەتی بکەی ئەگەر ئەم پیرەژنە نەپەڕێنیتەوە ئەو بەر ڕەنگە سیارەیە لێ بگاوە لە ڕووی وجدانیەوە معەزەبی بەوەی کە نەوتوانی یارمەتی کەسێک بێ کە ئەوتوانی یارمەتی بێت و بیپەڕێنیتەوە لێرەوە ئەچینە سەر ئیتیشی پیشەیی یا ڕێسای پیشەیی ڕاگەیاندن کە ئێمە پێمان وایە تێکەڵەیەکی چڕوپڕە و بە یەکاشووە لەژێر کاریگەری ئەو ئامانجە فەلسەفی ئاینی مرۆیی سیاسانی کە مرۆڤ هەیەتی و بەپی جیاوازی ژینگەکان یاسات و سەردەم و قۆناغەکانی کارکردنی ڕۆژنامەوان لە شوێنەکانیان بەکاری ئێنێ چونکە لە نەتیجەیە ڕێزگرتن لە تایبەتمەندیەکانی ئینسان و ژیانی تایبەتی کەسەکان و دابوونەریت و ڕێوڕسم و سروتە ئاینەکان بە کۆمەڵایەتەکان بە سیاسەکان سیستمی سیاسی سیستمی میدیایی ئەمانە هەمووی چێتە چوارچەوەی ئەو هێڵە سوورانی کە مەفروض وایە ڕۆژنامەوان لە بەرچاوی بگرێن و لێی لانەیە طبعا ئێمە پێوەرەکانی ڕێساپیشەیەکانی ڕاگەیاندنمان لە دوو کتێبا بەناوی یەکێکە بەناوی ئیتیک لە ڕۆژنامەوانی کوردیدا کە لە ساڵی 2005 بۆ 6 چاپ کراوە چاپی یەکەمی و چاپی دومی لە 2020 تا چاپ کراوەتەوە کتێبی دووەم بەناوی مافی ژیانی تایبەت لە یاسا و ئیتیکی ڕۆژنامەگەریە پێوەرەکانی ڕێساپیشەیەکانی ڕاگەیاندن دابەشی 16 پێوەر کردووە کە خۆیان دەبینێتنەوە لە بەرپرسیارەتی وردبینی و ڕازگۆیی سربەخۆیی ئازایی و ئازادی جاکاری و وێلایانی بابەتیبوون و دەستپاکی هاوسەنگی پێوەری تایبەتمەندێتی پێوەری دادوەری کە تەوری سەرێکی قسەکردنی ئەمڕۆی ئێمەیە پێوەری پاراستنی نێنی پێوەری خۆناساندن و شیاوی زمانەوانی پێوەری ڕێزگرتنی باهاکان پێوەری هاریکاری نەکردنی دەستگا سێخوڕیەکان کە ئەمانە هەمووی ئەچێتە چوارچێوەی ئەو پێوەرانی کە لە ڕووی پیشەیی و ڕۆژناوان مەفروضە پێوی پابند بێ و لێلانەیە ئێمە بە تەحلیل قسە لەسەر چی یەکەین پێوەری دادوەری و ڕۆڵیان لە ڕووماڵکردنی تاوانەکاندا هەڵبەت پێوەری دادوەری مەبەست لێی ڕووماڵ نەکردنی بەرهەمە ڕۆژنامەوانیەکانە بە شێوەیەکی سەرنجڕاکێشی ئەوتۆ کە حەزی زانین و دووبارەکردن و فێربوونەوە لای وەرگرت دروستکە چۆن بۆ نمونە ئێمە تاوانێکی کوشتنمانەیە تۆ بی وردەکاری کوشتنەکە چێ کوشتویەتی لەکوێ کوژراوە چه ئامێرێک بەکارهێنراوە بەو تەفاسیلە باسکەی من ئەگەر حەزێکی کوشتنم هەبێ بۆ تۆڵەسەنەوە لە کەسێکی تر کاتێکە سەیری ئەم بەرنامجەی تۆکەم سەیری ئەم هەواڵی تۆکەم ئەم حەزت یامە دروست بێ و تەریقەکەی تۆ بەکاربێنم بۆیە ئەم جۆرە هەواڵانە کە هەمیشە وەکوڵە مشتریەکی زۆریان هەیە وەرگریەکی زۆریان هەیە پێویستەکان لە ڕووی پێشەیەوە هەتا لە ڕووی یاساییشەوە بە جۆرێکی ئۆتۆدا بڕێژرێنەوە سیاکە بکرێن و ڕۆماڵ بکرێن کە نەبنە باعیسی ئەوەی کە کێشەی دیکەیان لێ دروست بێ نمونەیەکمان هەیە لە ساڵی 1955دا لە ئەمریکا لە کاتی دادگایکردنی پزیشکێکدا لە ئەمریکا کە بە تۆمەتی کوشتنی ژنەکەی دادگایی ئەکرا هەندێک لە میدیایەکان پەیوەندی سۆزاری یا خۆشەویستی ئەم دکتۆرەیان لەگەڵ خانمەیەکا بڵاو کردەوە و دواتر ڕایگشتی لەسەر دروستبووم ڕایگشتیە کاری کردە سەر بڕیاری دادوەر و ئەویش بە ئاراستەیە قەراریە کە قەرارەکەی پێچەوانی بنەما دادوەریەکان بوو لە نێو وەسەتی هەم میدیاییە هەم وەسەتی قانونیە چونکە بڵاوکردنەوەی بەڕاستی هەواڵەکانی دادگا و تاوان و ئەوانە زیاد لە بوعدێکی هەیە هەم بوعدی سیاسی هەیە هەم بوعدی کۆمەڵاتی هەیە بوعدی کۆمەڵاسی هەیە ئابووری و دەروونناسی و پەروەردەیی و هەتا میدیاییشی هەیە دوو بەرە دروست بووە لەسەر ئەوەی کە ئایا لایەنگری ئەوەین کە هەواڵەکانی دادگا و تاوان بڵاو بکرێتەوە یاخود بڵاو نەکرێتەوە هەر یەکەشیان پاساوی خۆیان هەیە و کاریگریان هەیە تابەن وەکو وتمان خەڵکی زۆرتر حەز بە خوێندنەوەی هەواڵە کۆمەڵایەتەکانەکە ئەوانی کە پێیوەستە بە تاوان و دادگا ئەوانەیە وە زۆرجار لە دنیای میدیا گەورەکان پەیامنێری تایبەتیان هەیە کە لە نزیک بنکەکانی پۆلیسیا دایانن یاخود لە نێو دادگاکانە دایانێ بۆی ڕووماڵی ئەو
بابەتانم کە ئامانجی سەرێکی ئەمەژەوەیە کە لە دنیاە میدیا سربەخۆیە وابەستەی حیزبێکی سیاسیە ئایدۆلۆژیایە یا کەسایەتیەک یا بازرگانێک نییە بۆ برن وابەستەی شوێنێک نییە کە گرنگی بەوە نەیە تیراژەکەی کەم بێ یا زۆر بێ بەرنمەکەی بە پێز بێ یا بێ پێز بێ ئەو هەر استمرارێتی پێبافی سەبیلی ئەوەی کە لەسەرەوە تعلیمات هاتۆتە خوارەوە کە ئەم کەناڵم ئەبێ هەبێ ئەم بەرنامجەم ئەبێ هەبێ بەڵکو ئەوان ئیش لەسەر چیەکەن لەسەر فرۆژەکەن بۆ ئەوی فرۆشیان زۆر بێ بۆ ئەوی بەرنامجەکان ڕغبەتی هەبێ بە دوای ئەو باسانە ئەگەڕن کە چین کە سەرنجڕاکێشن و زۆرترین خەڵک متابعیانەکە و لە ڕێەوە ئەتوانن زۆرترین ژمارەی ڕێکلام بڵاوکەنەوە و زۆرترین ژمارە لە ڕۆژنامەکەیە لە گۆڤەرەکانیان بفرۆشن. طبعاً لە ڕووی دەروناسیەوە سپۆران بە ترس و دوودڵی و مامەڵی لەگەڵاکەن پێیان وایە بڵاوکردنەوەی ئەم هەموو هەواڵی دادگا و تاوان و ئەوانە جۆرێک لە ترس و دوودڵی لای وەرگرت دروزەکە بەوەی کە نەسەقەی بەخۆی بێ نەسەقەی بە کۆمەلگاکەی بێ نەسەقەی بە و ئامرازانە هەبێت کە لە کۆمەلگاکەیە هەیە هەم یاسایە هەم پۆلیسە هەم دادگایە بۆیە زۆر جار ئەبینین لێرە و لەوێ ئەبیسین کاکە ئاڵێ یاسای چی یاسا تەنها بۆ خەڵکە فەقیرەکەی بۆ هەژارەکەی بۆ ئەوانەیە کە هیچ دەسەڵاتێکیان نییە وەکو مەقولەیەکی ژێڵێ یاسا ماسیە گەورەکان ناگرێ بەڵکو ماسە بچووکەکان ئەگرێ کە ئەمە بەشێکە لەو تاسیراتی کە میدیا وڵاوی کردوتەوە وای لێ کردووە کە ئەهمێتی دادگا نامێنێ ئەهمەتی یاسا نامێنێ کە لە دنیاە تۆ لە هەموو لە خراپترین حاڵەتا پێداگری لەسەرەوە بکەی کە بەدیلی یاسا هەر یاسایە چونکە ئەگەر یاسا نەبێ ئەو کاتە جۆرێک لە جەنگەڵ دروزە بێ هەر کەسە و لە ڕێی خۆیەوە تۆڵە ئەسێنێتەوە یا هەوڵی بەدەزێنانی مافەکەیەدا. دەرووناسان زۆرتر پێداگری لەسەرەوەکەن ئەم هەواڵی دادگا و تاوانانە کە بڵاوکرێتەوە زۆرجە تاسیراتی لەسەر نەوجەوانان لەسەر مناڵان لەسەر هەرزەکارانە بێ ئێمە ئەگەر دقت من لە میدیای کوردیە هەندێک دراما هەیە درامای کۆڵانەکانی پشتەوە درامای نازانم لێم ببوورە و کۆمەڵێ درامای دیکە هەیە کە بەشێکی زۆریان پۆلیسین و بەشێکی زۆریان پەیوەند کۆمەڵایەتەکان نێوان کەسەکان دروزەکە ئەمە تاسیراتیان لەسەر هەرزەکاران هەیە لەسەر مناڵان هەیە و زۆر جار حیوارەکانیان دووبارەکەنەوە زۆر جار ئەو ترس و دوودڵی کە هەیە لای ئەبێتە فاکتێ لای خێزانەکانیش هەستی پێکرێ لە ڕووی کۆمەڵاسی و پسپۆران پێیان وایە بڵاوکردنەوە جۆرە هەواڵانە زیان بە کەسەکانی نێو کۆمەلگا ئەگەیەن چه ئەوانیان کە تاوانبارن چه ئەوانیان بێتاوانن چونکە بەشێک لە فەلسفەی سزادان بۆ ئەوەیە کە کەسەکە بگەڕێتەوە سەر ڕێڕەوی ئاسایی خۆی و دواتر بە ئاسانی تێکەڵاوی کۆمەلگا بێتەوە بەڵام کاتێک کە لە میدیایە بڵاوە بێتەوە واتە بەدەر لە یاسا بەدەر لە دادگا میدیاش سزایەکی دیکەیە ئەو کەسە ڕەنگە ئاسایی نەبێ بۆ تێکەڵاوبوونەوەی بە کۆمەلگا و بە کەسوکاری و بە چواردەورەکەی لە ڕووی یاساییشەوە مافەروەران سپۆران پێداگری لە سەردەقێکی یاسایی یەکەن کە پێی وایە هەموو تۆمەتبارێک بێتاوانە تاو کاتی تۆمەتەکەی لە دادگایەکی علەنیە بەسەر ئاساکە بێتەوە بەڵام کاتێک کە تۆ لە ڕێگی میدیای وڵاویەکەیتەوە ینی ماهیەت و بەهای ئەم جۆرە بنەما یاساییان نەبینێ هەر وەکو بینیشمان لە چەند مانگی ڕابردوویە لە گەڕەکی راپەڕینی شاری سلێمانی ڕووداوێکی کوشتن لە بینی دوو دوکاندارایە لە تەلەڤیزۆنەکان لە نەشرەی خەبەری سەعاتیەکە سیدمان کرد ڕسمی هەردووکیان دانا و نووسراوە بکوژ و بکوژە ینی بەر لەوەی پۆلیس بگاتە جێ بەر لەوەی دۆسیەکەی بۆ بکرێتەوە لەوەی بچێتە دادگا میدیا قەراری یا کێک بکوژە و کێک کوژراوە کە ئەمەش یەکێکی ترە لە تەسیراتە خراپەکانی میدیا لە وڵاتکردنەوەی ئەم جۆرە هەواڵانەدا پاساوەکانی لایەنگرانی بڵاوکردنەوەی هەواڵی تاوان بەشێکیان ئەوەیە کە پێیان وایە ڕاگەیاندن لە بەرەوەی ئاوێنەی کۆمەلگایە ئاوێنەش هەم بە باشم بە خراپ شتەکان پیشانەیە بۆیە پێویستە خەڵک مافی زانین زانیاریەکانی هەبێ مەهماکان ئەو زانیاریانە خراپ بن یاخود سلبی بن بە تایبەت هەواڵانی کە پەیوەندی هەیە بەچیەوە بە تاوانەوە بڵاوکردنەوەی ئەو جۆرە هەواڵان زانەرێکی زۆر بە خەڵک ئەبەخشێ بۆ وای لێیەکە ئاگاداری وردەکارەکانەوە جۆرێک لە حەزەر وەرەگرێ بەرامبەر ئەوەی ئەگەر ئەمیش هەمان نیازی ئەنجامدانی تاوانی هەبێ یا هەمان تاوان ئەنجام بە ئەم جۆرە لێپرسینەوەی لەگەڵاکرێ و ئەم جۆرە لێپێچنەوەی لەگەڵا ئەکرێ هەندێک کەس هەیە لە ترسی ئەوەی ناوی نەزڕێنرێ ناوبانگی نەزڕێنرێ پێگە کۆمەڵایەتەکەی پێگە سیاسەکەی پێگە ئاینیەکەی ئەو پێگە ئەکادیمی بۆ نمونەکە هەیەی ناوی نەزڕێن و ناوی لە میدیادا نەهێنرێ پیان باشە کە چی بکرێت کە هەواڵەکان بڵاو بکرێتەوە و ئەبەش لە ڕووی یاسایی بێتە سزایەکی تەواوکاری واتە عقوبەی تەکمیلی لێ کە ئەم کەسە حەزەرەکە لەوەی کە ناوی نەزڕێنرێ ناوبانگی نەڕوشێنرێ و پلوپایە کۆمەڵایەتەکەی یا ئەکادیمیەکەی وەکو وتمان زەرێری پێنەگەێنرێ دوورەکەوێتەوە لە تاوانەکە پاساوێکی دیکەی بڵاوکردنەوەی هەواڵەکانی دادگا و تاوان ئەوەیە زۆرجار ڕۆژنامەوانان یارمەتیدەری پۆلیس دەبن لەوەی کە سەرداویان دەستکەوێت ئێمە لە چەند مانگی ڕابردوویە ئەگەر دقەتان نابێ خانمێک بە ناوی ماریە لەلایەن خوشکەکەیەوە کوژرا براکەی کوشتی
وەزارەتی ناوخۆ کۆنگرێ ڕۆژنامەوانی یەکرد ئەو هێزەکانمان لە گەڕان و پشکنین و لێکۆڵنەوەیان هێشتا دەستیان نەگەیشتووە بە تۆمەتبار کەچی تۆمەتباریش لە کەناڵێکی ڕسمیەوە چاوپێکەوتیان لەگەڵا کرد باسی ئازایەتی خۆی و پاڵەوانی خۆی کرد کە چۆن پشتوویەتی چه ئەمریکی بەکارهێناوە لەکوێ پشتوویەتی کێهانیەوەکێ ئیشی لەسەر کرد دوایی پاساوەکەیان ئەوە بوو کە ئێمە ویسومان لەو ڕێگەیەوە بتوانین ئەم تۆمەتبارە بزانینەوە شوێنەکەی لەکوێ بەڵام بەڕاستی ئەمە لە ڕووی پیشەیی و لە ڕووی یاساییشەوە نەگونجاوە تۆ میدیا بکەیتە وەسیلەیەک کە سوێنێت سێقە بە میدیاکە نەکرێت تۆ جارێک تر خەبەریش بڵاوکرێت کە سێقە و پێ ناکە لە بەرەوەی پێی وایە ئەم دەستگایەی تۆ دەستگایەکی سیخوڕیە دەستگایەکی ئیستخباراتی بەکاریێنی بۆ ئەوەی کەیسەکانی کۆمەلگەی پێگلایکەیتەوە خۆشمانە زانین کە تاڵا دەزوویەکی باریک لە نێوان پیشەی ڕۆژنامەوانی و پیشەی سیخوڕیا هەیە ئەمیان لە دەستگایەکی ڕاگەاندن بڵاو کاتەوە لە کات و شوێنێکی دیاریکا وڵایەکە بەڵام ئەوەی شارێتەوە لە تەوقیتی خۆیان بۆ تۆڵەسەندنەوە ئیشی لەسەرەکە هۆکارێکی دیکەی بڵاوکردنەوەی هەواڵەکانی دادگەوتاوان ئەوەیە باشترە ڕاگەیاندنەکان ئەو جۆرە هەواڵانە بەڕاست و دروستی بڵاوکردنەوە لەسەر چاوی سەرەکی بڵاوکردنەوە هەردوو تەرەفەکەشی بخەنە ڕوونەگەوەی تەحەویز بەلایەکیانەکەوە پاڵنەرێکی دیکەوەیە کە دەسەڵاتی دادوەریش هاوشێوی دەسەڵاتەکانی یاسادانان و جێبەجێکردن و میدیا قابلی غەڵەتکردنە ئەشە دادوەریش غەڵەتکە ئەشێ دادگاکانیش بڕیاری هەڵەبەن بۆیە کاتێک کە لە میدیاکانە بڵاوکرێتەوە ئەمە جۆرێکە لە حەزەر بە دادگا و دادوە دەدرێت بۆ ئەوەی کەچی بێ کە ئاگاداری بڕیارەکان من بووە بەوردی ئیشان لەسەرکردن پاساوەکانی هەر بەسەریعی زۆر بەسەریعی ئەوانشی باشە پاساوەکانی ئەوانەی کە لەگەڵ بڵاو نەکردنەوەی تاوانەکان وەکو وتمان تۆ ئەم هەواڵانەکە بڵاوەکەیتەوە بەشێکی وردەکاری بڵاوکەیتەوە کە وردەکارێکە و بڵاوکردەوە ئەبێتە بەرنمەیەکی تعلیمی بۆ فێربوون ئێمە بەرنامەی هینمان هەبوو کە ئامانجەکە لێ بوو هۆشاری یاسایی بڵاوکردەوە بەڵام لەبەرەوەی لە ئیشی پۆلیسا کەشفی ئەدیلە هەیە کەشفی ئەدیلە چییە ئەو تاوانی تۆ ئەنجامدا یاوە ینی پۆلیس هەموو حرەکەتەکانە پێ دووبارە ئاکاتەوە تەسویری ئەکاتەوە ئەم بەرنامەجە تەلەڤیزیۆنیە لە جاتیەوەی ئەمە کەتکە ئەمە بڵاو نکاتەوە ئاهات ئەوەشی بڵاوکرێت بۆ نمونە ئەگەر کەسێکیان لەسەر تلیاک کێشان بگیرایە هەموو پرۆسەی تلیاک کێشانەکە لەکوێ وەرگرتووە کێوەری گرتووە لەگەڵ چیا کێشاوێتی لەکوێ کڕیوێتی بە چەند کڕیوێتی جۆری تلیاکێکە کەسەی بەرنامەجەکە دەکرد ئەوەی بەرنامەجێکی تعلیمی بوو بۆ ئەوەی فێرت کا چۆن تلیاک کێشی ئەوە بەرنامەجێک نەبوو بۆ ئەوەی کە تۆ هۆشاری لەسەری بڵاو بێتەوە و واو لێ بکە کە حەزەری لێ بکەین لەبەرەوەی هینەکە زۆر بەپەلەیە تەبان کۆمەڵە پاساو هەیە بۆ بڵاو نەکردنەوە وەکو وتمان بڵاوکردنەوەی هەواڵەکانی دادگا و تاوانەکان بە هەر شێوە بێ کاریگەری خراپی لەسەر وەرگر هەبێ ئەبێت چی بکەی ئەبێت چڕی کەیتەوە ئەو هەواڵانی کە هەیە هەواڵەکانی پێیوەستە بە تاوانەوە بە دادگاکانەوە چڕ و پوختی کەیتەوە و جۆرێ بڵاوی کەیتەوە کە خەڵک هۆشیار بێ و ئاگادار بێ لەسەر چی ئەوەی کە ئەم جۆرە تاوانش کۆمەلگەیەکی پاک و پاکیزەی لە سەرانسەری جیهانان نیە لەم کۆمەلگایەی توێشا تاوان هەیە دزی هەیە گەندەڵی هەیە خراپەکاری هەیە بۆی خەڵک ئاگادار بێ بەڵام وردەکارێکی کێ کردوێتی لەکوێ کردوێتی چۆن کردوێتی خزمی کێیە ئامۆزای کێیە ئەمە بەڕاستی پێویست نابەوە خوێنەریش یا وەرگریش پێویستی بەوە نیە لە نێوان ئەوەی کە هەواڵەکانی دادگا بڵاو بکرێتەوە وەکو مافێکی ڕۆژنامە نووسکە خەڵکی ئاگادار بێتەوە مافی زانینی زانێرەکانەوە خەڵکیش مافی ئەوەی هەیە ڕێیەکی دیکە هەیە کە پێی وایە لە نێوان ئەم دوانەیە حلێکی وەسەددان بڕێ حەجمی ئەو هەواڵانی کە بڵاوەکرێتەوە هەم بچوو بکرێتەوە هەم بەردەست بکرێتەوە لە شوێنێکا بڵاو بکرێتەوە کە کەمترین تەستی دروستکان نەک بکرێت بە مانشێت نەک بکرێت بە بەرنامەجی سەرەکی نەک لە وەکۆڵە کاتە ئاڵتونیەکانە هەواڵی سەعات 8مان بۆ ئەکرێنێتەوە بەڵام ئەوە بە ترشوخێ و ئەوە بە جوانی باسی تاوانەکە وردەکارێکە یەکە یانی تۆ حەزت لە تاوانەکە بێ وەک لەوەی کە لە بەرچاوت بکەوێت